سەردەمانێک دەوڵەتی ئیسلامی فەرمانڕەوایی ناوچەیەکی 100,000 کیلومتری چوارچووکەی دەکرد و 8 میلیۆن کەس. بەڵام ئێستاکە و گروپە تۆریستیە بۆ ناوچەیەکی بچوو لە نێو شارۆچکەی بەهۆزدا کەم کراوەتەوە. سەرۆک ترامپ لە ڕۆژ یەکشەممە توییتی کرد کە خەلافەتەکە ئامادەیە بڕۆخێت. هاوپەیمانان کە لە ماوەی ئەم هەفتەدا لە کۆنفرانسی ئاسایش لە میونخ کۆبوونەوە ئەوەندە دڵنیا نەبوون. ناوچەی وهان کە ئازاد کراون بەڵام دەوڵەتی ئیسلامی و یاخود تێرۆریزم هێشتا شکست نەدراوە لەبەرەوەی ئایدیۆلۆژیاکە هێشتا لەوێدایە و خەڵکەکە هێشتا لەوێدان و هۆیەکانی ڕاکێشانیان بۆ ناو ڕیزەکانیان هێشتا لە ئارادایە. پیتەر نیومان شارەزای تۆندڕەوی دەڵێ دەوڵەتی ئیسلامی هێشتا پشتی بە هەزاران شەڕکەر بەستووە. هەمویان لەو ناوچانەدانین کە هێشتا لە دەستیاندایە، زۆریان بەنیهێنیەوە کار دەکەن، ئەوان لە مووسن، ئەوان لە ڕەقەدان، چاوەڕوانن بگەڕێنەوە. سەرۆک ترامپ نووسی کە ئەوروپایەکان دەبی فەرەتر لە 800 شەڕکەرانی دەوڵەتی ئیسلامی کە لە سوورە دەستگیرکراون ببنەوە و یاخود لەوانەیە وڵاتە یەکگرتوەکان ناچار بێت ئازادیان بکات پاشەوەی کەوت لە ئەوروپا بڵاو دەبنەوە. دیارە لێسا کۆنگرسمانی کۆماریەکان دەڵێت هاوپەیمانان دەبێت بە گرنگیەوە ئەو پەیامە وەربگرن. لە ڕابردوودا ئەوروپایەکان داوایان لێکردین زیندانیانی گوانتەنامۆ بگێڕینەوە، بەڵام لە وڵاتانی خۆیاندا لێپێچینەوەیان لەگەڵدا نەکرێت. دەرئەنجام گەڕانەوە گۆڕەپانی شەڕ و یاخود کاری تێرۆریستی لە وڵاتی خۆیان ئەنجامدا بۆ هیوایی ئەوروپایەکان لەوەوە فێر ببن. شرۆڤەکار نیومان کۆکە لەگەڵەوەدا. ئەبێ بنەمایەکی سادە هەبێت کە هەر کام لەو وڵاتانە چاودێری و بەرپرسیایەتی خۆی لە ئەستۆ بگرێت. بەڵام لێکۆڵەری ئاسایشی کارن ڤۆ هێپڵ دەڵێت پەیامەتوێتەکەی ترامپ بێڕیزیە لە هاوپەیمانان. ئەمە گرفتێکی هاوبەشە، بەرەنگاریەکی هاوبەشە. دەوڵەتی ئیسلامی شیانی هەیە هێرش بکاتە سەر ئەمریکیەکان و یاخود کاروباری ئەمریکیەکان لە وڵاتانی ئەوروپایی هەروەها بۆ سەر ئەوروپیەکان. زۆربەی ڕێبەرانی ئەوروپایی تا ئێستا وەڵامی توێتەکانی داناڵد ترامپیان نەداوەتەوە. سەرۆک لە کۆنفرانسەکەدا نەبوو، بەڵام پەیامەکەی لەسەر تویتەر دەستی بەسەر دانوستاندنەکاندا لێرە گرتبوو.